سڵاوتان لێبێ خۆشەویستان، خۆشحاڵم لە ئەڵقەی پێنجەما دێنەوە خزمەتتان بۆ باسکردنی زنجیرەی حەوتخوی کەسانی کاریگەر. وەک لە بیرتانە لە خوی چوارەما باسمان کرد، وتمان خوی 4 و 5 و 6 نهێنی 4 و 5 و 6 ئەوانن کە ئێمە ئەگوێزنەوە لە سەرکەوتنی تاک و کەسیەوە بۆ سەرکەوتنی گشتی و گەورە. لە ئەڵقەی پێنجەما وەک لە ڤیددیۆکەی ئاماژەمان پێکرد پێشتر هەوڵین وەڵامی سێ-چوار شتی گرنگ بینەوە. ئایا حەزەکەیت پەیوەندی لەگەڵ خەڵکا زۆر سەرکەوتوو بێت؟ ئایا حەزەکەیت کاریگەریت هەبێت لەسەر خەڵک؟ ئایا حەزەکەیت ڕێز و خۆشەویستی نێوان خۆت و بەرامبەر زیاد بکەیت؟ جا ئەو بەرامبەرە قوتابیە، مامۆستایە، هاوکارە، هاوسەرە، سەرۆکی کارەکەتە یا هەچ کەسێکی ترە کە پەیوەندی لەگەڵادا هەنێ. هیوام وایە لەم ئەڵقەیە لەم 20 دقەیەکە لە بەردەستمانە بتوانین وەڵامی ئێوە بینەوە. ئێوەش خۆشحاڵم بە سەرنج و تێبینەکانتان، بە پرسیاری گرنگتان یاخود بە نمونەیە کە پێشێ لە کردو یاخود جێبەجێت کردو وا دەرچووە بەشدار بن لەگەڵمانە. هیوام وایە بەدڵ گوێی بۆ بگرن، هەروەکو ئەمایەکێک لەو نیهێنیانەی کەوامان لێکا سەرکەوتوو بین لەگەڵ کەسی بەرامبەرە، ئەویش ئەوەیەک نەک تەنها بە گوێ بۆ بەرامبەر بگرین بەڵکو بە دڵیش لەگەڵ یابن. تکایە لەگەڵمانە بن. خۆشەویستان، خوی پێنجەم پێمان ئەڵێت بۆ ئەوەی بەرامبەر لێو تێبگا سەرەتا هەوڵ بە لێی تێبگەیت. واتە پێش ئەوەی تۆ هەوڵ بیت بابەتی خۆتی وە باسکەشتی خۆتی تێبگەێنی، ئەوە ئەو دەرفەتە بیە بە بەرامبەر با ئەو قسەی خۆی بکە، با ئەوەی کە لە دڵیا هەیە بۆ تۆی هەڵبڕژێ بۆت باس بکە، ئەنجا تۆش هەوڵ بە دواتر ئەوەی خۆتی بۆ باس بکەیت. ئەوەی کە پێی ئەوترێت دروستکردنی پەیوەندێکی بەهێز لە نێوان تۆ و کەسی بەرامبەرە لە ڕێی گوێوە دروستە بێ. ئەو ئەندامەی کە ئێمە زۆر پێویستە کاری لەسەر بکەین، زۆر بەکاری بێنین، گوێکانمانە نەک تەنها بۆ تێگەشتن لە بەرامبەر بەڵکو بۆ دروستکردنی کاریگەریش لەسەر بەرامبەر. ئێمە وازانین لە ڕێی زمانەوە توانین زۆرترین قەنەعەت بە بەرامبەرکەین و تەسیری تێ بکەین، بەڵام لە ڕاستیە پێچەوانەیە لە ڕێی گوێوە ئەتوانین کاریگەریەکی زۆرمان هەبێت لەسەر بەرامبەر. ئەو جۆرە گوێگرتنەی کە کاریگەری دروستەکە لەگەڵ بەرامبەرە پەیوەندەکانە بەهێزەکە هەڵ و هەروەها ڕێز و خۆشەویستی تۆش زیە ئەکا لای بەرامبەر، پێی ئەوترێ ئیمپاتیک لیستنینگ، واتە گوێگرتن بە نیەتی تێگەشتن، گوێگرتنی هاوسۆزی. واتە تۆ تەنها بیری لای ئەوە نییە گوێ بگریت، تەنها بێدەنگ بیت یاخود تەنها بێدەنگی بۆی ئەو بەرامبەر قسەکانی بکات و ڕێزی پیشان بێت، بەڵکو گوێگرتنێکە بە نیەتی تێگەشتن. ئەم جۆرە گوێگرتنە تۆ هەوڵ ئەیت چوارچێوەی ئەو کەسە، دنیابینی ئەو کەسە بەکاربێنیت، واتە ئەو عینەکەی لە چاوی ئەوەیە تۆش بیکەیتە چاوە تاوەکو بزانی کەسی بەرامبەر چۆن دنیا ئەبینە، چۆن لە ژیان ئەڕوانێ. ئەنجا تۆ خۆت ئەخەیتە شوێنی ئەو کە تەواو تێگەشتی ئەو زانیارێنی کە لەوە وەرتگرت، ئەنجا دواتر ئەگەر بتێ وەڵامی ئەیتەوە. خاڵێکی گرنگ سەبارەت بەم جۆرە گوێگرتنە ئەوەیە ئەمە تەنها گوێگرتن نییە لە وشەکان، واتە بەس تێگەشتن نییە لە مانای وشەکان بزانی چ وشێکەڵە، بەڵکو ئێمە جوان گوێگرین، بە دڵ گوێگرین، بە نیەتی ئەوەش گوێگرین کە تێبگەین، بە چاو، بە دڵ، بە گوێ، بە هەموو ئەندامەکانی لەشمان هەوڵین گوێ بگرین تا وەکو لە بەرامبەر تێبگەین. کۆمەڵی خاڵی گرنگ هەیە بۆ ئەوەی ئەم بابەتەمان لەلا جوانتر ڕوون بێتەوە، با تەماشایش بکەین پێکەوە. چەند خاڵێک هەیە بۆ ئەوی وامان لێ بکە فێری ئەم مەهارەتە بین، فێری ئەم کارامەیە بین و لە پەیوەندەکانمانە کارگەر بین لەگەڵ خەڵکیە. یەکێکیان ئەوەیە کە هەتا بە جوانی لە بەرامبەر تێنەگەیت، تا جوان گوێی بۆ نەگری وا مەزانە تێگەشتویت. ئەو گریمانەیە، ئەو فەڕەزیە دامنێ لە مێشتا کە تۆ لە بەرامبەر تێگەشتی تەنها لەبەرێک کە سێ وشەی ودیا تەنها کە دەمی کردەوە. لەمەوە دیقەتین زۆر جار ئێمە قسە بە بەرامبەر ئەبڕین. خاڵێکی تر ئەوەیە کە ئەبێ بزانیت بەرامبەر شتی گرنگی پێ، وا نەزانی کە تەنها تۆ شتی گرنگت پێ. ئەگەر وات زانی بەرامبەر شتی گرنگی پێنجە ئامادەی گوێی لێ بگریت، ئەنجا تۆش بابەتەکەی خۆت باس ئەەکەیت. خاڵێکی تر ئەوەیە بۆ ئەوی بەرامبەر شتی لێ وەرگێ ئەبێت تۆ لە پێشە شتی لێ وەرگریت، بۆ ئەوەی خۆیت بۆ بکاتەوە کە تۆ شتی پێ ببەخشی ئەبێت تۆ لە پێشە خۆت بکەیتەوە ئەو بیر و بۆچوونە، ئەو زانیاری، ئەو مامەڵە، ئەو بابەتی کەلاتی
لە پێشە ئەو باسی شتی خۆی بکە. خاڵێکی تر ئەوەیە تۆ بە کردەوە ئەی سلمێنیت کە تۆ گرنگی بە بەرامبەرەیت، کەسی بەرامبەر گرنگە بەلاتە خۆی نەکەر بابەتەکەی ئەیش بۆیەکی گوێ بۆ بگری. ئەگەر تۆ پێت وابێ بەس تۆ گرنگیت و بەس تۆ ئەبێ قسە بکەیت کەسی بەرامبەر شتێکی گرنگی پێنیە یاخود خۆی گرنگ نییە، ئەوە دڵنیای بە کەسی بەرامبەریش گوێت بۆ ناگرێت. بیر لەم نمونەیەکەینەوە بیەنە پێشای خۆت ئەچی بۆ لای دکتۆر لەبەرەی کە کێشەیەکی چاوت هەیە و چاوت باش جوان شت نابینێ. هەرونەی کە چوتە عادەکەوە دوای 1-2 دقیقە قسەکردن پێشەوەی قسەکانت تاوکەی پێشەوەی کێشەکەت باس بکەی چییە، پێشەوەی دکتۆر تێبگا کێشەکە چییە، یەکسەر عینەکەی خۆی دەرهێنێت و یاتە دەستەڵە ئادەی ئەم عینەکە تاقیبکەرەوەی بیکەرە چاوت. تۆش عینەکەکەیتە چاوت و هەستەکەیت بینینت خراپتر بوو، هەستەکەی جوان شت نابینی. یەکسەرڵی دکتۆر ئەم عینەکە بە کڵکم نایە، ئەیشەڵێت چۆن تاقیکەرەوە هەوڵی زیاتری لەگەڵا بە محاولە بکە. تۆش دووبارە عینەکەکەیتەوە چاوت و تۆزەم حاولاکەی تەمەشاکەی خراپتری لە جارە هیچ سوودێکی نەبووە، ئەم جارە پێڵێتە دکتۆر هیچ نابینم. ئەیشەڵێت چۆنە بەشتیوە من 15 ساڵم عینەکە بەکارن و زۆر سوودی هەبووە من. دووبارە تۆش لە حراجیە بەکارێن تۆ تا دوجار ئەڵێ ئەم عینەکە بە کڵکی منە، دکتۆرەکەش ئەڵێ بەڕاستی تۆ کەسێکی ناسوپاس گوزاری چۆن تەقدیرێ ئوشتە ناکەی کە من کردومە. ئایا ئەگەر دکتۆرە بەو جۆرە تەشخیص بکات و بۆ جۆرە دەرمانت بۆ بنووسێ عینەکەت بۆ بنووسێ جارێکترێ چی تۆ بەلای، یاخود ئەگەر کەسێکی ترتان کێشەی چاوی هەبێ ئەینێری بەلای. ئەمە ڕووداوە کە لەواچێ هەموو جارێ ڕوونایە زۆر ڕوونایە، بەڵام ئایا هەستەکەی لە ژیانی خۆمان ئێمە زۆر جار ئەمە ئەەکەین، واتە کەسێک قسەمان بۆ ئەکا پێش ئەوەی جوان گوێی لێ بگرین، پێش ئەوەی هەوڵ بین لی تێبگەین، یەکسەر وەڵامی ئەینەوە، یەکسەر چارەسەری پێشکەشەکەین، یەکسەر وادا ئەنین لە تەواوی کێشەکەی تێگەشتوین چارەسەرەکەش کە من لامە بە کەڵکی ئەویەت، ئەو ئەزمونەی کە من کردومە یەکسەر بە کەڵکی ئەویەت، واتە ئەو عینەکەی کە من هەمە بە کەڵکی ئەویشێت بە بێ ئەوەی بزانم ئایا چاوی ئەو چەند خراپ بووە، کێشەی چییە، دووربینە، کورتبینە، فشاری لەسرە خوێنی تایە، هەر شتێکی تر یاخود کێشەکەی ئەوە کە نەخەوتوە یا زۆر تەماشای تەلەڤیزۆنی کردووە. زۆر جار ئێمە دەرمانێک بۆ ئێمە بە کەڵگاتووە بەبێ بزانین بەرامبەر چ نەخۆشیێکی هەیە، یەکسەر هەمان دەرمانیش ئەین بەو. ئەم خووە فێرمانەکات کە ئێمە نەبین بەو جۆرە پزیشکەی کە پێش ئەوەی تێبگا بەرامبەر چیەتی، پێش ئەوەی دەستنیشانی بکات کێشەکەی چییە، یەکسەر چارەسەری بۆ نەنووسین. ئەم قسەی ڕاستە لە نێوان هاوڕەکانە، لە نێوان مامۆستانە، لە نێوان هاوسەر و دایکان و باوکان و مناڵەکانیشیانە. وەک ئەزانن زۆر جار کێشە دروستە بێ لە بینمانە، لە بینی مرۆڤە تەنها لەبەرەوەی کە بەباشی گوێمان نەگرتووە. بۆ باش تێ نەگەشتون لە یەکتری، بۆ چونکە بەباشی گوێمان نەگرتووە یاخود لە دڵەوە گوێمان نەگرتووە. وەک وتراوە دڵ کۆمەڵی هۆکاری خۆی هەیە. ڕاستە مرۆڤ بوونەوەرێکی ژیرە و مرۆڤ بە عەقڵی جیاکرێتەوە لە زۆربەی گیاندارانی تر، بەڵام مرۆڤ ئەندامێکی تریشیە کە زۆر کاریگەرە لەسەر ئەویش دڵە، واتە ئێمە زۆر جار شتەکان بە پێی دڵ لێکدانەوەی بۆ ئۆکەین، بە پێی حەز و خواستی خۆمان، بە پێوی کە چەند بەرامبەر ڕێزی گرتوون لێمان تێگەشتووە یا هەستی پێکردوین، نەک لەبەرەوەی کە بابەتەکەی مەنتقیە، نەک لەبەرەوەی کە بابەتەکەی زۆر عیلمیە. بۆیە گوێگرتن لە دڵەوە، گوێگرتنی باش و ئەکالەوەی کە بەرامبەر جوان لێمان تێبگا، و ئەکالەوەی کە بەرامبەر ڕێزمان بۆ دابنێ، و ئەکالەوەی کە بەرامبەر هەست کات ئێمە ڕێزی لێ ئەگرین. ئەمەش کلیلی ئەوەیە کە بتوانی کاریگەریت هەبێت لەسەری، یعنی ئەگەر ئەو هەستی کرد کە تۆ ڕێزی لێگریت، گوێی بۆ ئەگریت و ئەی نرخێنی، دواتریش خۆیت بۆ ئەکاتەوە ئامادەیە کە تۆ کاریگەریت هەبێت لەسەری ئەوەی کە هەتا پێشکەشی بکەیت. خاڵێکی تر ئەوەیە کە بەباشی گوێت بۆ گرت، دواتر کۆمەڵە زانیاری معلوماتی تازە و دەست ئەکە، ئەوانە بەکارهێنیتەوە لە وەڵامەکە، یاخود لەواچە هیچ وەڵام نەیتەوە بۆ چونکە ئەو شتێکە ئەو داوای ئەکا لەواچە بە تۆ نەکرێت. ئایا جۆرەکانی گوێگرتن چییە؟ ئایا تەنها یەک جۆر گوێگرتن هەیە یاخود چەند جۆرێک گوێگرتن هەیە؟ چوار ئاستی گوێگرتن لێرە بە کورتی ئاماژەی پێکەین. ئاستی یەکەم، جۆری یەکەم پێوترێ ئاستی فەرامۆشکردن، واتە ئێمە هەر لە بنەڕەتە گوێ لە بەرامبەر ناگرین، بەرامبەر ئێوە قسەکەی بکات هەر گوێی لە ناگرین، بە جەستەش دەری ئەخین کە گوێ بۆ ناگرین و مێشکمان مەشغوڵی شتێکتر یاخود هەر قسە ئەکەین و پێی ئەبڕین.
جۆری دووەم یاخود ئاستی دووەم وا دەرئەخەیت کە تۆ گوێ بۆ ئەگریت لە کاتێک کە لاچە دڵ و مێشکی لای شتێکی تر بێ لاچە خەریکی مۆبایلەکەت بیا خەریکی تەلەڤیزۆن بیا خەریکە شتێکی تر بیت ئەمەش خۆمان هەستی پێکەن کە چەند ناخۆشە قسە بۆ بەرامبەرکەی بەڵام بەرامبەر گوێ بۆ نەگرێ یاخود هەر تەنها وا دەرئەخات کە گوێت بۆ ئەگرێ یعنی ئێوە باوەڕ بکەی بە بەرامبەر کە گوێی بۆ ئەگریت یاخود کە گرنگیت پێە خاڵی سێم یاخود جۆری سێم لە گوێگرتن ئەوەیە کە گوێگرتن بە هەڵبژاردن واتە بەرامبەر وەکو ڕاوکەر تەنها دیقەتی ئەو قسانە ئەیە کە پێویستێتی بەبەستێتی بەکاری بێنە دواتر دژی تۆ یا بۆ سەلماندنی بیر بۆ چوونەکەی خۆی ئەمە گوێگرتنە بە هەڵبژاردن واتە گوێگرتن نییە لە هەموو بابەتەکە تەنها گوێگرتنە لە کۆمەڵە وشە گوێگرتنە لە هەنێ ڕستە کە بەلایەوە گرنگە جۆری چوارەم واتە ئاستی چوارەمی لە گوێگرتن بریتە لە گوێگرتن بە دیقەتەوە ئەمیش ئەو جۆرەیە کە نەک تەنها قسەکردن بە بەرامبەر نابڕی بەڵکو گوێشی بۆگری تەرکیزەکەیتە سەری سەرنجەیتە سەر ئەوەی کە چی ئەڵێت و بەراوردیشی ئەەکەیت بە ئەزمموی خۆت یعنی ئەمەیان ڕاستە ئاستێکی باش و بەرزە جۆرێکی گرنگە لە گوێگرتن بەڵام کێشەکەی ئەوەیە لە کاتێکا کە ئەو قسە ئەکات تۆ مێشکت لای ئەوەیە ئەم قسانەی ئەم چه پەیوەندێکی بە ژیانی تۆ بەراوردێکی بەو ئەزمونانەی خۆت کە بەسەرت هاتووە ئایا ئەمانە باشترین جۆری گوێگرتن یاخود جۆری باشتریش هەیە و ئاستێکی باشتریش هەیە لە گوێگرتن ئەمەی خوی پێنجەم پێمان ئەڵێت بۆ ئەوەی بەرامبەر لێت تێبگا سەرەتا هەوڵ بە لێی تێبگەیت ئەمە ئاستی پێنجەمە جۆری پێنجەمە لە گوێگرتن ئەویش بریتە لە گوێگرتن بە نیەتی تێگەشتن ئاستی پێنجەم گوێگرتنی هاوسۆزی واتە گوێگرتن بەو نیەتەی کە نەک بهێڵی بەرامبەر قسەکانی بکە بەڵکو بە دڵ و بە گوێ و بە چاو گوێ بۆ بگریت لی تێبگەی لە قسەکانی هەروەها لە هەستەکانیشی تێبگەی بزانی بەرامبەر چه هەستێکی هەیە دووسێ پێداویستی هەیە بۆی بتوانین بگەین بەم ئاستە بۆی بتوانین ئەم جۆرە گوێگرتنەمان هەبێ یەکەمیان پێویستە ئاستێکی بەرزی وشیاریمان هەبێ ئەبێ وشیار بین و ئەبێ بە ئاگا بین ئەبێ بزانین ئێمە کەسێکین هەمیشە مەیلی ئەومان هەیە لە پێشا قسە بکەین هەمیشە مەیلی ئەومان هەیە قسە بە بەرامبەر ببڕین ئەمە سروشتی مرۆڤ وایە هەمیشە مەیلی ئەومان هەیە کەشتی خۆمان بە گرنگتر و باشتر دابنین تا بەرامبەر بۆ ئەبێ وشیار بین ئەمە ڕاگرین ئیستۆپی پێ بگرین کاتێک کە بەرامبەر قسەمان بۆ ئۆکا لە پێشای گوێ بۆ بگرین پێی نەپچڕین بە دڵ و بە گوێ بە چاو هەوڵ بین لی تێبگەین نەک تەنها لە قسەکانی بەڵکو لەو هەستانەشی کە لەگەڵیاتی هەروەها خاڵێکی تر کە پێویستە ئەویش ئەوەیە ئەبێت تێگەشتێکی قوڵ هەبێ بۆ ئەو کێشەی کە باسێکە ئەویش کێشەی ئەوەیە کە مرۆڤ پێویستی بە گوێ لێگرتن هەیە پێویستی بەوە هەیە بۆی دەرخەی دەری بڕی هەستی پێ بکە کە تۆ گوێی لێگری ڕێزی لێگری دەرفەتی ئەیتێ کە قسەی خۆی بکە دوا خاڵیش ئەوەیە کە ئەم جۆرە گوێگرتنە بریتی نییە لە هێڵانی ئەوەی کە بەرامبەر قسەکانی تاوکە بەڵکو ئەوەی ئەبێ نیەتە هەبێ کە لە بەرامبەر تێبگەیت ئەگەر ئەو نیەتت نەبێ با کاتەکەش هەر لە گوێگرتنان سەرفکەی سەرنجام هەر لی تێناگەیت سوودەکانی ئەم جۆرە گوێگرتنە چییە؟ یەکێکیان ئەوەیە لە دیدی کەسەکەەوە شتەکان ئەبینیت واتە خۆتەقیتە جێی ئەو بەو جۆرە دنیا ئەبینیت ئێمە هەمیشە حەزەکەین مێشکی خەڵک بکەینەوەکو کتێبی بیخوێنە بزانین خەڵک چۆن بیرەکاتەوە بەڵام ئەگەر جوان گوێ لە بەرامبەر بگری هەستەکانی لێ تێبگەیت ئەوە جوانتر لە دنیا تێگەی لە دیدی ئەوە ئەزانی ئەو بۆوە ئاکا بۆوە بیرەکاتە بۆ ئەو هەستەی هەیە خاڵێکتر کە زۆر گرنگە ئەمیش ئەوەیە سەدان کاتژمێر سەدان سەعات بۆ ئەگەڕێنێتەوە واتە ئەگەر بەباشی گوێ نەگرین سەدان سەعات دواتر سەرفەکەین لە هەڵە تێگەشتن و لە ئاڵۆزی و لە ململانێ و لە شەڕ و لە ناخۆشیە بۆ چکە بە هەڵە لە یەکتری تێگەشتون بۆچی بە هەڵە لە تێگەشتوین لەبەرێکە گوێمان نەگرتووە یاخود نیەتی تێگەشتنمان نەبووە لە بەرامبەر بۆیە ئەگەر ئەتەوێت کاتێک کەم بڕوات لە کێشە و ململانەیە لە دروستبوونی هەڵە لە تێگەشتنە سەرەتا کاتێک تەرخام کە بۆ ئەوی جوان لە بەرامبەر تێبگەیت ئەنجا هەڵ بە لی تێبگەیت گرنگە بیزانین کە ئەم پرۆسەیەکی خاو کاتی ئەوێ واتە گوێگرتنی هاوسۆزی گوێگرتن بە نیەتی تێگەشتن کاتی زیاترەوێ لەو گوێگرتنی کە ئێمە ڕۆژانە ئەنجامی ئەین بەڵام
خۆشتان ئەبینن ئەو گوێگرتنەی کێمە ڕۆژنامە ئەنجامی ئین چەند کێشەمان بۆ دروستەکە چەند شەڕ و ناخۆشی و ئاڵۆزیمان بۆ دروستەکە ئەبێتە هۆی چەند جیابوونەوەی هاوبەشی کۆمپانیەکان جیابوونەوەی هاوسەران کێشەی نێوان قوتابی و مامۆستا کێشەی نێوان پزیشک و نەخۆش کێشەی نێوان حکوومەت و میلەت حکوومەت هەموو ئەمانە بەشێکی زۆری نەک هەمووی ئەگەڕێتەوە بۆی کە هەڵا لە یەک تێگەشتن هەیە ئەی بۆچی هەڵە لە یەک تێگەشتنێ لەبەرەوەی لە سەرەتای ئێمە بەباشی گوێمان نەگرتووە سوودێکی تری ئەم جۆرە گوێگرتنە ئەم جۆرە پەیوەندیکردنە ئەوەیە کاریگەری تۆزیە ئەکا لەسەر خەڵک ئێمە هەموو حەز ئەەکەین کاریگەریمان هەوێ لەسەر خەڵک من کاریگەریم هەوێ لەسەر هاوڕەکەم لەسەر هاوسەرەکەم لەسەر مناڵم لەسەر مامۆستاکەم لەسەر قوتابیەکانم لەسەر ئەو کەسەی ئیشم لەگەڵاکا لە کۆمپانیا ساقی تاکسی هەچ کەسێکی تر بۆ ئەوەی ئەو کاریگەری دروست بێ سەرەتا هەڵ بە بەباشی بە جوانی گوێبگرە لە بەرامبەر خاڵێکە گرنگە لەم بابەتەیە ئەویش ئەوەیە دەرفەتی هەناسەی دەرونی بەی بە بەرامبەر ئێمە هەر یەکێ لە ئێمە ناخمان پڕە لە بابەت لە زانیاری لە هەست کە پێویستەکە دەری بڕین پێویستەکە بێتە دەرەوە چۆن میزەڵانێک پڕە لە هەوا ئەوێ بێتە دەرەوە ئێمە ژواین جا گرنگە بتوانیت دژی ڕەوتەکە بڕۆیت بەرەنگاری ئەو هەستە ببیتەوە کە تۆ حەزەکی لە پێشا قسە بکەی ئەو دەرفەتە بەی بە بەرامبەر قسە بکات سوودێکی تری ئەمە ئەوەیە کە چۆن دکتۆر پێویستی بەوەیە پێش ئەوەی دەرمان بنووسێت چارەسەر بنووسێ بە نەخۆش ئەبێ لی تێبگا ئەبێ دەستنیشانی بکە ئێمەش لە ژیانی خۆمانە هەمان کار ئەنجامین ئەویش ئەوەیە بۆ ئەوەی بتانی لە کێشەی بەرامبەر تێبگەی دەستنیشانی بکەی ئەبێ باش گوێ بگری ئەنجا بچیتە سەر هەنگاوی دوم ئەویش نووسین و پێشنیارکردنی چارەسەرە تا ئێستا باسی خاڵی یەکەممان کرد بۆ ئەوەی لێو تێبگەن سەرتا هەڵبدە تێبگەی ئەبێ بەم پرۆسەکە بەم جۆرە بڕە خاڵی یەکەم گوێ ئەگریت هەوڵی تێبگەی خاڵی دووەم ئەجا تۆ بابەتەکەی خۆت باسەکەی اینجا هەوڵی کاریگەری خۆت بخەیتە سەر کەسی بەرامبەر اینجا یەتە سەرسەرەی تۆ اینجا بەشەکەی تۆیەت ئیشی خۆت بکەیت بەڵام بەو تەرتیبە خاڵی دووەم ئەوەیە کە هەوڵ بە لێو تێبگەن بۆ ئەوەی بەرامبەر هەوڵ لێو تێبگات پێویستمان بۆ یەکەم ئاستێکی بەرزمان هەوێ لە ئازایەتی واتە نەترسین شەرم نەکەین لەوەی ئەو پەیامەی ئەو بیرە ئەو هەستێک کە خۆت هەتە بیگەێنیت بەڵام وە کوتمان یەکەم جار گوێت لەو گرت و ئەزانی ئەو چۆن بیرەکاتەوە ئەزانی هەستی چۆنە خاڵێکی تر ئەوەیە بیر و بۆچوونی خۆت پێشنیاری خۆت چارەسەری خۆت پێشکەش بکە بەڵام پێشتر خۆت ئامادە بکە بەڵام بەڕوونی قسەکانە بکە بەڵام بە دیاریکرایی قسە بکە واتە ناکرێت تەنها لەبەرەی کە جوان گوێت گرتەوە بۆ بەرامبەر ئێستا شتەکانی خۆت بە ناڕوونی بە لێڵی بڵێ بۆ بەرامبەر و چاوەڕە بکە ئەیش لێو تێبکە خاڵی یەکەم هەوڵماننا بە جوانی بە تەواتی لە بەرامبەر تێبگەین خاڵی دووەم ئەوەیە بە جوانی بە کورتی بە پوختی بە ڕوونی پەیامەکەمان بابەتەکەمان ئەگەینین بە ئەنجامدانی ئەم دوو خاڵە هەردووکیان ئێمە ئەتوانین خوی چوارەم جێبەجێ بکەین بەدەست بێنین ئەویش ئەوەیە پەیوەندیەکی سەرکەوت و پەیوەندیەکی براوە لەگەڵ بەرامبەرا دروستەکەین پەیوەندیە دروستەکەین کە هەردوو لامان قازانجەکەین هەردوو لامان براوین هەردوو لامان ڕێزمان لێ گیراوە تێیدا پێم خۆشە بۆ ئەوەی سوودێکی لەم بابەتە ببینین وەکوتم ئەگەر هەستەکەی کەسێک هەیە پێویستێتی کە پێم وایە هەمومان پێویستمانە بەڵام هەستەکەی کەسێک زۆر پێویستی بەم بابەتەی لی تێبگا جێبەجێ بکە کێشەی هەیە لە ژیانە بە بۆنەی هەڵە لە تێگەشتن بە بۆنەی باش گوێنەگرتن تکایە بۆی بنێرە شێری بکە لەگەڵیە بەیەکە و گوێ بگرن خۆشت ئەگەر نمونێکت لایە لە ژیان تا بەکارت هێناوە پێشێلت کردووە تکایە ئەکرێ لە کۆمنت تا بینوسیت بۆی سوودێکی کردەوەی عملی لێ بینین بەکاری بین لە ژیانی خۆمانە بیر کەرۆلەیەکی لەو پەیوەندیانەی کە هەتا هەستەکەیت چۆتە ئاستی هێڵی سوور یاخود ئاستی متمانە تێیدا لاوازە هەوڵ بە لەمڕۆوە یا لە نزیکترین دەرفەتاکە پێی ئەگەیت هەوڵ بە دەرفەتێکی تری بێرە بڵێ فلان کەس من ئەمەوێت بەڕاستی لە دڵ و ئەمێ لێو تێبگەم لەواچێت تاستا هەوڵم نابێ بە باشی لێو تێبگەم یاخود باش گوێم بۆ نەگرتپەتی بەڵام بەجددیمە ئەمێ بەڕاستی لێو تێبگەم و لە دڵی شۆ لێو تێبگەم و جۆت بۆ بگرم تکایە چیت هەیە پێم بڵێت تکایە ئەم بابەتە چۆنە کاتێکە قسەت بۆ کا پێی مەبڕە جوان گوێی لێ بگرە مەشغوڵمە بە بەشتی ترەوە بە دڵ و بە گوێ و بە چاو هەوڵ بە لی تێبگەی ئەنجا خۆت بقەرە شوێنی ئەو بزان هەست بە چی ئەکا
ئەمانە ئەنجام بە ئەنج بزانات چ گۆڕانکارێک ئەبینی لە بەرامبەرە. دواتر ئەوەی کە لی تێگەشتی ئینجا بزانە ئەتوانی چ پامێکی پێ بگەین یاخۆت چی پێ ئەگەیت. لە کۆتاییە دووبارەیەکەینەوە ئەم خۆ فێرمان ئەکات کە چۆن هەوڵ ئەیت بەرامبەر تێبگەێنیت ڕێگای تێگەاندنی بەرامبەر ئەوەیە کە تۆ خۆت لە سەرەتایە لی تێبگەیت. ڕێگای ئەوەی کە بچیتە دڵی بەرامبەرەوە ئەوەی کە بهێڵی ئەو بێتە دڵتەوە، بێڵی ئەو قسەت بۆ بکەوتۆ بە تەواتی گوێ بۆ بگریت و تەرکیزی خۆت ئیحتیمامی خۆتی پێ بەخشیت. ئێستا گرنگە بیری لێ بکەیت و ئایا ئەم بابەتە چۆنە توام لە ژیانی خۆما سوودی لێوەگرم، چۆن بەکاری بێن لە پەیوەندیەکانمان لەگەڵ ئەندامانی خێزان، لەگەڵ هاوکار و هاوپیشەکانمان، لەگەڵ هاوڕێ و برادەرەکانمان، لەگەڵ هەچ کەسێکە کە سەردانیەکەم چۆن سوودی لێوەگرم. ئایا هەرگیز ئەم نمونێت تاقی کردوت؟ ئایا هەرگیز ئەم جۆرە گوێگرتنت هەبووە؟ یاخود کەسێک هەیە لە ژیان تا کە بەم جۆرە گوێت لێ بگرێ؟ ئایا تا چەند خۆشتەوە، تا چەند ڕێزی لێ ئەگری، تا چەند بەگوێی ئەەکەی، تا چەند هەست بە دڵخۆشێکی کاتێکە قسەی لەگەڵاکەی لەبەروی کە بە دڵ و بە گوێت بۆ ئەگرێ و هەوڵای لێو تێبگە. ئایا توانی نمونێک بنووسیت؟ پێم خۆشە لە کۆمنتان نمونێ بنووسی لەو کەسانەی کە لە ژیان تا هەنیا لە ژیان تا بوون، هاوڕێتە، مامۆستایە، دایکە، باوکە، هەچ کەسێکی ترە کە بە دڵ و بەگیان گوێت بۆ ئەگرێت دەرفەتە ئایا قسەکانی خۆت بکەی پێش ئەوەی پێت ببڕێ، پێش ئەوەی ڕێی خۆت پێ بڵێ، پێش ئەوەی کاتی خۆی فەرزکا بەسەر تۆیە. کەسێکی تر کێشک ئەبیت تاوەکو ئەم نهێنیە فێربێ سوودی لێوەرگرێ ژیانی بەرەو باشتر بەرێ. ئەم بابەتە لە پەیوەندیە شخصیەکانمانە، لە ژیانی بازرگانیمانە، لە خوێندنە، لە دامەزرا و دەستگا و ڕێکخراوەکانیشە گۆڕانکارێکی زۆر دروستەکە ئەگەر بەم شێوازی گوێگرتن و تێگەیاندن و تێگەشتنە مامەڵ بکەین. هیوام وایە توانی بێتم وەڵامی ئەو سێ پرسیارم یا بێتەوە کە وتمان ئایا حەزەکەی نهێنێک بزانیت، کردارێک چالاکیەک بزانیت کە پەیوەندیت بەهێزەکە لەگەڵ خەڵکە، ڕێز و خۆشەویستیت زیاد ئەکا لەگەڵیان، هەروەها کاریگەری تۆ زیاد ئەکا لەسەریان. خۆشحاڵم لە ئەڵلقەی پێنجەمیشا لە خزمەتتانە بووم. هیوام وایە هەفتەی داهاتووش لە هەمان کاتە بە دیدارتان شاد ببینەوە بۆ ئەڵلقەی شەشەمی حەوتخووی کەسانی کاریگەر. بۆ زانیاری زیاتر، بۆ وەرگرتنی نمونەی زیاتر، بۆ شارەزابوونی زیاتر لەم بابەتە تکایە کتێبی حەوتخووی کەسانی پێشەنگ بخوێنەوە، لەگەڵ هاوڕێ و دۆست و کەسان نزیکانیشتا باسی بکەن، بەیەکەوە بیخوێنەوە، بەیەکەوە بیرڕا ئاڵگۆڕ بکەن بۆ ئەوی زۆرترین سوودی لێ ببینن. خۆشحاڵ بووم دووبارە بە دیدارتان شاد دەبین و هەفتەی داهاتوو هەمان کات.